ام خاڵی لاوازی دەسەڵاتداری ئەو کاتەی بابڵێن مەسیحیەکان و کەنیسەی هەڵقۆزیۆ بۆی کە خەڵکانی پەمپدا بۆی کە بتوانن ئەم جارە بتوان بەر جۆرێک بێت دین لە دەوڵەت جیا بکەنەوە، دین لە دەوڵەت جیا بکەنەوە، واتە سایکۆلاریزم یاخود علمانیت یاخود ئەلادینیە، ئەو مانای علمانیەتە. ئەوە شۆڕشێکیان بەرپا کرد بە کتێبەکانیان بە شانۆکانیان و بە پیلانەکانیان و خەڵکانێکیان پەروەردەکرد لەسەرەوەی کە دین لە دەوڵەت جیا بکرێتەوە کە ئەوانە ڕێگان نادەن ئێمە بەرەو پێش بڕۆین. ئەو بە پیلانەکەشیان سەری گرت و شۆڕشی فەڕەنسا سەری هەڵدا بۆ شابینی وێنەی ئەو کەلیسانیان ئەکرد سەرێک ئەو خەڵکانە کە بینی قەشەنە ئەوەش پاپایەکەیە کە لوتی چەند درێژیان کردووە، لوتی ناشرینیان کرد بۆ داناون کە گوایە کە ئەمان ئینسانی خراپ ئینسانی خراپن و ئینسانێکن کە لێ ناگەڕن کە بەرەو پێش بڕۆین و ئەو نەهامەتێکە بەسەر ئێمە داهاتوو هەمووی لە نیچەوانی ئەوانەوە سەری هەڵداوە. ئەوە بوو شیعارەکانە خستە بن پێیان و سمبولی مەسیحیەت کەوتە ژێر پێیەکان و ئەو دیواران ئەو کۆڵانێک کە مۆرکێکی ئاینی پێوە بوو هەمویان لێکردنەوە و ناوێکی تریان لێدان و بە تەواوی دژایەتی دینیان کرد و شۆڕشەکەش پەرەیسەند و هەموو ئەوروپا و هەموو پاریس و بابڵێن شارەکانی گرتەوە لەوەشەوە پڕژا بۆ سەر هەموو ئەوروپای گرتەوە کە دین لە دەوڵەت جیا بکرێتەوە. ئەو کاتە خەونی ئەو بنەماڵەی کە ویستی ڕیبا لەسەر زەویە بڵاو بکاتەوە هاتەدی ئەوە بوو بۆ ئەوەی کە بتوانێت زیاتر ئەم پیلانەی پەرە پێ بسێنێ پێویستی بەچیە بۆی کە حکومەتەکە و وڵاتەکە بە تەواوی بکەوتە سەر قەرز پێویست بۆی کە شەڕ بنێتەوە، چونکە شەڕ یعنی وێرانبوونی حکومەت یاخود داتەپینی اقتصادی وڵات بۆیشە کە بتوانێت ئەم حکومەتە قەرز بکات لە سەرمایەدارە گەورەکان و پیلانجیێڕەکان. ئەوە بوتیان کرد لە دوای ئەم شۆڕشی فەڕەنساوە سەر هەڵدانی ئەلمانیەتە ئەوە بوو مەرحەچۆ قۆناغی دووەمە بە قەرزدارکردنی حکومەتەکان لە ڕێگای نانەوەی شەڕی ناوخۆ و شەڕی حیزبایەتی شەڕی پەرلەمان و پرۆپاگەندەی پەرلەمان و بە ناوی دیموکراتیەتە. ئەوە بوو کە چی دروست بوو ئەو جار ناپلیۆنیان هینا سەر حکوم ئەو ناپلیۆنە کە تاکە سیفەتێکی کە هەبێت کە بتوانێت کە پیلانی ئەم بنەماڵیانە بهێنێتە دی بۆی کە شەڕ بنێتەوە. ئەوە بوو گوتیان ئێمە یارمەتیت ئەدەین و پەرە بستێنە بۆ سەر وڵاتەکانی ترە ینی لەگەڵ وڵاتەکانی ترە شەڕ بکە کە شەڕی کردوتر ئەوە بۆ شەڕی نەمسا و شەڕی بەریتانیای کرد و حتا پڕژا سەر هەتا میسریش هات ئەو بوو شەڕی لەگەڵ ئیتالیا و هۆڵندا و ئەڵمانیا ئەو مەدیقانەی هەمووی کردە شەڕێکی خوێناوی کرد کە ئێستاکە ئەبینن ئەم شەڕە نەگریسانەی کە لە نێو ئەوروپادا بڵاو کردەوە. ئەوە بوو حکومەتی فەڕەنسا کە باسی قەرزی فەڕەنسا ئاکەیت یاخود ئەبینی ئەم قەرزەی فەڕەنسا لەو کاتەوە سەرهەڵەدات لە دوای سەرهەڵدانی ئەلمانیەت و شەڕ نەگریسەکانی ناپلیۆن و داگیرکاریەکانی ناپلیۆن سەرهەڵەداتن کە حکومەت بە تەواوی کەوتە ژێر قەرزێکی یەکجار زۆرەوە. ئەمەش وای کرد کە ئەم میلەتە بە تەواوی ببن بە کۆیلەی بانکەکان و سەرمایەدارەکان و ببن بە سەرباز ئەو خەونانێک کە هەیتیان بۆ ڕوخاندنی هەموو ئیمپراتۆریەتەکان و یاخۆت هەموو جیهان بۆی کە ببن بە سەربازی ئەوان. ئەوەش بوو کە بەڕاست ئەوڵ جەیشی فەڕەنسی و بەریتانی ئەوان هەموو کەوتە ژێر ڕکێفی خەونی ئەم سەرمایەدارە مەزنانەی کە ئەیانویست هەموو جیهان تووشی ڕیباخۆری و سوخۆری بکەن بە ناوی بوژانەوەیەک بۆ مەسلحەتی ئەوان و بۆ لە ناوچوونی مجتەمەعی مرۆڤایەتی بەگشتی. ڕەحم بە هیچیان ناکەن، نە بە فەڕەنسی نە بە بەریتانیەک نە بە کوردێک و نە بە عەرەبێک و نە بە ئەمریکیەکە کە ئێستاکە هەر هەموو تێوە گلاندووە کەوتونتە ژێر گەورەترین قەرزی جیهانە.